ئەندامانی پەرلەمان لە سایت و لە پەیج و لە ئەکاونتی خۆیانە هەمیشە هەر ینی تەشیدیان لەوە کردوتەوە باوەڕ ناکەم هیچ کەسێک هەوێت لە هەرێمی کوردستان و بەو مؤسسە گەورەی کە پێوترێ ینی پەرلەمانی کوردستان کە مؤسسەیەکی تەشریعی گەورەیە باوەڕ ناکەم هیچ کەسێک هەوێت لە ڕاستیە لەگەڵ داگیرکاری و ماڵوێرانی ئەوە بێتوانە بە تایبەتی ئێمە هەمیشە وتومانە من وەکوەی کە سەرۆکی لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکانم لە پەرلەمانی کوردستان هەمیشە لە 1-2 هەفتەی ڕابردوو ئێمە لە مقابلەکان و لە لیقاکانە هەمیشە تەئکیدمانەوە کردوتەوە کە ینی مەسەلەی داگیرکاری تورکیا و هاتنی جەشی تورکی و تۆبارانکردن و یا با بڵێن ئیتر بۆمبارانکردن و ئەوانە لای ئێمە ئەمە هێڵی سوورە لەبەرەوە ئێمە هەمیشە ینی تەئکیدمانەوە کردوتەوە ئەمە حەقە ئەمە پێش پێودرێ پێشەرکردنی سیادی عێراقی و ئەمە لە هەموو حاڵەتێکە ینی ئەمە شکاندنی بە بڕای ئێمە ئەمە شکاندنی شکۆی هەرێمی کوردستانە لەبەرەوە ینی کاتێک کە دەوڵەتێکی دراوسێ دێت داگیرکاریەکات کاتی دەوڵەتێکی دراوسێ دێ بۆ نونە بۆمباران و تۆبارانەکە لە ڕاستی ئەمە جارێکی کە تەئکید دەکەینەوە ئەمە شکاندنی شکۆی هەرێمی کوردستانە هەندێک لە هاوڕێیانی ئێمە لە پەرلەمانی کوردستان و لە فراکسیۆن و جاجەکان لەسەرم پرسە قسە ئەکەن و بڕیاریشە لە ڕاستیە ئێمە ینی لە داهاتوانی قسە جدیمان لەسەر ئەم بابەتە زیاتر هەبێت جا پاراستنی خاچی هەرێمی کوردستان و ئێمە هەموو پارچەکانی کەش ینی احترامی هەموو پارچەکانی کەشەگرینوانە چونکە ئێمە بە یەک مەسافە بەبێ جیاوازی بە یەک مەسافە سەری هەر چوار پارچەی کوردستانەکەین و ئەمە لەلایەکی کە ینی شەرت نییە کە لەناو ئەجنداکە لەناو کارنامەکە نەبوو کە ئیتر مناقەشە لەسەر بابەتێکی کە نەکرێتوانە پەرلەمانتار ئازادە کە لە کۆبوونەوەکان قسە ئەکات ڕاستە لە ئەجنداکە تەسبیت نەکراوە بەڵام پەرلەمانتارە توانێت قسە بکات ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بەرنامەمان هەیە پلانمان هەیە لە داهاتووە یاداش بین بە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی لەسەر هەموو داگیرکاریەکان لەسەر هەموو تۆبارانەکان لەسەر هەموو بۆمبارانەکان قسەی جدی بکرێت و قسەی حسابی بکرێت و بەلامانەوە گرنگە لە ڕاستیە یەک ریزی نێوماڵی کورد و ماڵی کورد و ئەوانەمان زۆر بەلاوە گرنگە باوەڕ ناکەم هیچ کەسێکە بێ هیچ هێزەکە بێ هیچ فراکسیۆنەکە بێ لە هەرێمی کوردستان دژی هەموو شتە نیشتیمانی و نەتەوەیەکان بێ هەمومان لەگەڵ هەموو پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانین و بەلاشمانەوە گرنگە لە ڕاستیە هەموو پرسێکی نیشتیمانی و نەتەوەی قسەی لەسەر بکەین قسەی جدی لەسەر بکەین ئەوە ینی وەزیفەی هەمومانە ینی هیچ کەسێک ناتوانێت چونکە ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانین و لە ڕاستیە ئێمە لە مؤسسەیەکی گەورەی تەشریعی لە هەرێمی کوردستان پێوترێ پەرلەمانی کوردستان هی هەموو خەڵکی کوردستانە و ئەبێ بە یەک مەسافە چاوی هەموو چایانی بە یەک مەسافە سەیری هەموو هێز و لایەنە سیاسیەکان بکات لە هەرێمی کوردستان پەرلەمان کۆبوونەوە کات لەسەر ئەم پرسانە و پەرلەمان حکومەتی هەرێمی کوردستان ڕاستپێرێ لەسەر ئەم بابەتە قسەی هەبێت لەسەر ئەم بابەتە لەگەڵ حکومەتی ناوەن لەسەر خەت بن بۆ ئەوەی معالەجەی ئەم حاڵەتانە بکەن چونکە بەڕاستی ئەمە دیاردەیەکە ینی بۆ بە حاڵەتێک ینی لە جار و دوجار و دەجار و بیزاروانە تێپەڕی کردووە ئەمە وای لێ هاتووە تقریبان خەریکە ئەو تۆباران و ماڵوێرانی و ماڵکاوی و شتانە دێتە بەردرگای ماڵەکانمان هاتووشە یعنی ئەگە تۆ حسابیکە کونەماسی لێرەوە بۆ لە سلێمانی وەگەر حسابیکە هەتاک وەگاتە کونەماسی لێرەوە چەند کیلۆمەترێکی ئەوەیە ئێمە لەم هەموو مەسج و لەم هەموو پەیام شتانە تێگەین هەموو ئەو حاڵەتانەی من دوێنێ لەگەڵ قامی بابڵین لەگەڵ بەڕۆبەری ناحی گاپێڵۆن قسەم کردووە کە سنوورەکەی ئەوە لە ڕووی ئیداریوە لەسەر ئەم بابەتە قسەمان کردووە هەفتەکانی پێشوو لەسەر ئەو مەسەلەی تۆباران و نی سووتاندنی دەغڵودان و ئەوانەی هاوڵاتیانی ئەو مەنتیقە قسەمان کردووە ئەوەی کونەماسی ئەمە لە دوێنەوە لە پێرەوە لەسەر خەتی لە ڕاستیە لەسەر ئەم بابەتە و ئاگامان لێتی و متابعەکەین و بەداتا و بە ئامار و هەموو زانیاری و معلوماتەکانیشمان لایە کارنامەی ئێمە و پەیامی ئێمە و سیاسەتی ئێمە ڕوونەکە ئێمە لە 10 ساڵی ڕابردووە کارمان کردو بۆ یەک ریزی نیشتیمانی و نەتەوەیی کارمان کردووە بۆ یەک پارچەی خاچی ینی خاچی کوردستان کارمان کردووە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەم قۆناغی کە ئێستا هەیە بچێتە قۆناغێکی گرنگ و گەورەترەوە و کارمان لەسەرەوە کردووە لە ڕاستیە ینی بۆی ینی دەستی ینی دەوڵەتانی دراوسێ لە هەرێمی کوردستان بنبڕ بکەین و کاری لەسەر بکەین لەبەرەوە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەم وەکو سیاسەتی بزوتنەوەی گۆڕان هەم وەکو فراکسیۆنەکەش ئێمە سیاسەتی ئێمە ڕوونە هەمیشە ئێمە لەبەرەی خەڵک بووین و هەمیشە خۆشمان بە خزمەتکاری خەڵکە زانین و هەمیشە قسەشمان لەسەر هەموو پرسە داگیرکاریەکان کردووە و هەموو خەڵکی کوردستانی شایەتی ئەومان بۆیان ئێمە بە یەک مەسافە سەیری هەموو لایەکمان کردووە لەسەر هیچ هێزولایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەتا دراوسەکانی ساغ نەبووینەوە ئێمە پلانمان هەیە و فراکسیۆنی گۆڕان یاداشتێک بین لە داهاتوە یاداشتێک بین بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەسەر هەموو ئەو تۆپباران و داگیرکاری و بۆمبارانەی کە لە هەرێمی کوردستان نەکرێ ئیتر ئایا هەر دەوڵەتێکی کا لەم دەوڵەتانی دراوسە ئیکا ئێمە لەسەر ئەم پرسە یاداشتی خۆمان
داشتی خۆشمان ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمانەکەین و قسەی حسابی خۆمانەکەین لەسەرم بابەت من وەکو خۆم وەکو شخصی خۆم دژی هەموو داگیرکاریەکی کوردستانم دژی شکاندنی شکۆی هەرێمی کوردستانم لەگەڵ یەک ریزی و یەک پارچەییم لە هەرێمی کوردستانە و تاریخی خۆشم و خێزانەکەشم و ئایلەکەشمان سەلماندوێتی کە ئێمە هەمیشە لە بەرەیەک بووین پێوتراوە بەرەی نیشتیمانی و نەتەوەی دیفاعمان لە خاک و نیشتیمان و نەتەوە کردووە لەبەرەوە ئەمە ڕێی من وایە یعنی ئەمە پێوتەی داگیرکاری پێوترێ ماڵوێرانی پێوترێ کاولکاری پێوترێ یعنی هەموو شتێکەوەی کە تۆ ناوی ئەنەیتوانە چونکە لای من کوردێکی ڕۆژهەڵات و کوردێکی ڕۆژاوە باکوور و باشوور هیچی فەرقێکی نییە ئەو تیمەی کە ڕۆشتونەتە بەغا ئەم تیمە قسە کراوە لەسەر هەموو ئەو پرسانەی کە پەیوەندی هەیە بە هەرێم و بە ناوەندەوە ئەمە ینی تیمەکە ئەگەڕێنەوە ئێمە داوامان کردووە ینی داوا ئەەکەین ئەو تیمەی کە ڕۆشتن و فاوەزاتیان کردووە ڕێکەوتنەکەن لەگەڵ حکومەتی ناوەن بڕیارە بانگ بکرێن بۆ پەرلەمانی کوردستان لەبەردەم پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستانە ینی بەڕوونی بەوازحی بەبێ پێچ و پەناو ئەوانە هەرچی کراوە لەگەڵ حکومەتی ناوەندا لەسەر هەموو پرسەکان لەسەر هەموو سێکتەرەکان بەڕوونی بە پەرلەمان و خەڵکی کوردستانی بڵێن